کاتتان باش ڕۆژانە هەرێکەمان سەرقاڵین بەکارێکەوە بە ئیشێکەوە دوکانەکانمان نەکەینەوە یاخود ئەڕۆین بۆ کارکردن لە فەرمانگەیەکە فەرمانبەرین ئایا ئێمە تا چەندێک لە ئیشەکانی خۆمان ڕازین یاخود ڕۆژانە ئێمە لە سەعات چەندەوە کارەکەین و چەندی ئێوارە دەست لە کارکردن هەڵەگرین یاخود پرسیاری دۆمان ئەوەیە ئایا ئێمە لە کار و ئیشی خۆمان ڕازین لەگەڵمان نابن ئیشەکە ئێمە پیاڵەن تەزبیح فرۆشتن ئیشەکەی من گوێزان و معجون فرۆشتنە ئەوە ئیشەکە خۆ دەزانی شاخانەی شەعب و قەڵەباڵخی زۆر و من خۆم لێرە کارمەندی تەندروستیم سەودا فرۆش ئێمە ئیشەکەمان زەرەنگەریە فرۆشتنی زێڕە من بۆ یاخچیم لە سەعات حەوتەوە هاتم بۆیش من عمەری چایچیم مامۆسا ئیشەکەمان شیرینیە هەر مۆزەفم وەڵای ئێمە ئیشی پاخلە کە ئەیکەین میوە فرۆشین بەڵای من ئیشی خۆم بریتە لە ماش فرۆشتن و مەکسی فرۆشتن ئیشەکەم هەلاجیە میهنەکەمان قەسابی ئێمە چاخانە و خواردەمەنی ئێستا تەکسیم بەڵێ من قەڵیە فرۆشم ئیشەی من بەقاڵیە ئیشەکەمان ئەم فرۆشتنی ئەم زنجیر و پاچ و پیشک و ئامانەیە دوکانی مریش فرۆشیمانی مریشە فرۆشن وەڵاو ئیشی ئێمە زیاتر پێویستی مەتبەخەکە بەری ناوماڵ دوکان نە لە فرۆشتن خێمە دوورینە مەسەنە خێما دوورین و پەردا دوورین من ئاسنگەرم زێڕەنگەریە بارات فرۆشی وڵای خەریکیەوە وەڵای من هەماڵێکم لێرە لەنەوە یەکەوە میشاکەم سەراجی من ئیشی ماسی فرۆش نەکەم ئیشەکەی من گوێزان و معجون فرۆشتنە جمعە و شەمان لە سەعات 12 دانین ڕۆژانێکە سەعات 3 من لە 11 هاتوو سەعات چەند ڕۆیتەوە بوو دوای بانگی مەغریبە ڕۆمەوە وەڵای ئەمە تەمەنبانی کە ئەیکەینەوەوان لێرە تا هەتا شەشی وای لێرە ئیشەکەشمان ئەوە ئیشەکە خۆ دەزانی شاخانەی شەعب و قەڵەباڵخی زۆر و تەمەن پێ شەشە هیلاگە بین و وەڵای تلبانیەوە تا حەوت و شەشەوە لێرە لێمە من خۆم لێرە کارمەندی تەندروستیم خریجی کۆلێژی تەکنیکیم لە کاتژمێر 2 لێرم بەڵێ لە کاتژمێر 2 لێرم تا تقریبەن دوای بانک ئێمە ئیشەکەمان زەرەنگەریە فرۆشتنی زێڕە لە سەعات 9 بۆ دایکەینەوە و 5 و 6 ڕۆینەوە من بۆ یاخچیم لە سەعات حەوتەوە هاتم بۆیش سەعات چەند ڕۆیتەوە ماڵەوە سەعات 5 و 5 من عمەری چایچیمە قوربان لە سەعات چەندەوە ئیشەکەیت تقریبا لە سەعات حەوتەوە بەکەی ڕێتەوە ماڵەوە وەڵی تقریبا زۆر دوای بانگی شێوان نزیکە بێتەوە بانگی خەوتن ئیشەکەمان شیرینیە بە تۆفیقی هەڵواچیش ناس بەڵێ ئێمە لە هەشتەوەین تا 5 و نیو وەڵای ئێمە ئیشی پاخلە کە ئەیکەین ڕۆژانە جگەل لە جمعە و شەممە هەموو ڕۆژێک سەعات 3 نە ناو بازار جاری وای حەوت دەڕۆین و حەوت و نیو ئاوا خاڵەگیان چۆنی لە سەعات چەندەوە هاتی بۆ ئیش سەعات 9 لە نوێی بەیانەوە سەعات چەند ڕۆیتەوە ماڵەوە وەڵا سەعات 5 ڕۆینە 4 و نیوە ڕۆینەوە بەڵای من ئیشی خۆم بریتە لە ماش فرۆشتن و مەکسی فرۆشتن لە سەعات تەشتی بەیانیەوە دوکانەکەینەوە بۆ 5 ئێوارە
غير موظفم لساعات هشت ونيو داوامەکەین تا دوونی و چاخانە و خواردەمەنی ئێمە بەیانیان لە سعات سێوەین و سعات چواری وارە ڕۆینەوە. میهنەکەمان قەسابیە ئێمە تقریبا منەوەی ڕاستی بێ دوو شەفتە ئەو کوڕێ برام لە سعات چوارەوەیە 12 ڕاتەوە لە 12 من نیم میوە فرۆشین بەیانیان سعات حەودە چینە حەلوە ئێدەش تەگرین لە دوگانە چاکەکەین دەوری سعات سێ و نوێژ بە لە دێ ڕاتەوە دەرەچین بۆێنە چۆنیت نای ئیشەکەی خۆ بڵێ سۆزە فرۆش لە سعات چنی بەیانیەوە یەن دوکانەکەنەوە سعات چنە ڕۆنەوە وڵی تر لە سعات 6 بەیانیەوە تا بانگێوەر دوکانی مریش فرۆشیمانێ مریشە فرۆشن سعات چنی بەیانیەوە ئێوە ئیشەکەن تا سعات چنی ئێوارە لە هاتووی بانیەوە بۆ 5 ئێوارە وەڵاو ئیشە ئێمە زیاتر پێویستی مەتبەخە کەلوپەلی ناوماڵ شوشەوات بەڵێ وەڵای ئێمە هەشت دوکانەکەینەوە تقریبا تا سعات 4 دوکان داخین. من ئاسنگەرمەوە سعات چنی بەیانیەوەی بۆ ئیشکردن چەنی ئێوارە گەڕیتەوە وڵا سعات هەشتیە ئیتر دەوری سعات چوار و نی وردەوردە کویەکەینەوە دوکان نای لە فرۆشتنە لە سعات حوتی بەیانیوێن حوتی بەیانیوێنم بۆ دوکان لە دەوری پێنجوانە شە پێنج و نیوە ڕۆینەوە ماڵەوە. ئیشەکەمان ئەم فرۆشتنی ئەم زنجیر و پاچ و پیشک و ئامانەیە. چەند ساڵە میشاکی لە ژیان مارەوەیشم کردو بەتەمەنە ئەوی شەو کردو ئارەوە چەند ساڵە بێت وەڵا عمرم تقریبا والی چلوویەکەم چەند ساڵە تقریبا لە 20 ساڵیەوەیشم کرد. لە سعات چنەوە ئێوە دوکانەکەن و سعات چنی ئێوارە گەڕن نیان سعات 8 و نی و 9 دوکانەکەینەوە ئێوارانش دەوری سعات 4 و 5 سەڵەگیری. ئێستا مقاڵیە فرۆشم وەڵاهی من لە پێش دوکانی دەڕابەچێتیم هەبوو هەر لێرە دوکانی دەڕابەچێتیم هەیە زۆر دەمێکە ئێستا سنعاتکارەکان لێرە نەماون گۆزرانەوە بۆ هوانە منیش نەچوومە خوارەوە لێرە مەقاڵیە فرۆشم بەیانی عادەتەن حوتوری و هەشت ئێمە دوکان و ئێوارانی دەوری دوای چوارە ڕۆمەوە 4 و 5 بۆ ماڵەوە. ڕاحیم کەریم مەحمە ئیشەکەم هەلاجیە. چەند ساڵە خەریکی هەلاجی؟ چەند ساڵە؟ وڵات تقریبا 50 60 بێ. لە سعات چنی بەیانیەوە ئێوە ئیشەکەن و سعات چنی ئێوارە گەڕن؟ ئێستا ئیژ نییە وەختی خۆی لە بەیانی زۆر هاتین تا ئێوارەیشمانە کرد. ئێستا لە هەشتەوەیەنی تە دانیشتوین و ئیژەکەین و ئیژ ناکەین و خێمە دوورینە مەسەن خێما دوورین و پەردا دوورین و چادری سارە لا تقریبا 10 ساڵەکە بێت تر عادەتەن سعات نوێیکەینەوە بۆ 5 ئێوارە لە نەوەیەکەوە میشاکەم سەڕاجی زستانان هەژیم 4 ئەڕۆمەوە هاوینانیشت هەر هەژیم حوت و نیو هەشتی ئێوارە ئەڕۆمەوە وەڵا زۆر هیلاگە بین بەس بە حکمیەوەی کە فێری ئیشەکە بووین ڕاهاتوین لەسەری گوێنایی نییە. من لەبانی زۆهاتم چی ئیشێکەکەی؟ وڵی خەریکی ئەوە فرۆشتنوانە؟ بەڵێ. چەند ساڵە میشاکی؟ منەوە 3 ساڵ زیاتریشە ئەو ئیشاکەم. ئیشی ئەمیشێکی مەیکەین ئیشی بازرگانیە بەڵێ کوتاڵ فرۆشی بەڵێ تقریبا 10 ساڵ زیاترە لە سعات هەشتی بەیانیەوە یەم سعات 5 و نیوە گەڕێمە. بارات فرۆشی چەند ساڵە میشاکەن؟ کۆنین ئەفو لە بارات فرۆشیە کۆنین ڕۆژان سعات چەند دوکانەکەن و سعات چەند دوکاندا؟ لە دەوری 9 نیوە دوکانەکەنەوە 5 دوکان داخن. ئیشەکە ئێمە پیاڵن تەزبێ فرۆشتن من خۆم تازە لە ئەوروپا هاتمەوە دەوری مانگێکە بەس لەو پێش 20 ساڵ من چوم بە ئەوروپا لەو پێش 20 ساڵ لەسەرم دوکانە ئیشم کردو لەگەڵ باوکمە وەڵاهی قەیسەریەکە بە عام لە دەوە هەموویەکەنەوە من خۆم هەر وەک ئەوروپا و فێر بووم زوڵەسم یم 8 و نیو کەمەوە بەس خەڵکەکە بە عام لە دەوەیەت. وەڵای محەماڵێکم لێرە وەڵادەمێکە 6 ساڵە لە سعات چەندەوەی بۆ ئیشکردن؟ لە حوتوەیەم حوتی بەیانی بۆ 4 بۆ 5 تاکسی تقریبا 2 ساڵ. لە سعات چەندەوەی بۆ کارکردن؟ وڵا لە 8 و نیوە ئەو ناوە بەڵایەتە نیوەڕۆ ڕۆن و دوای نیوە ڕۆژ دەرشین تا بانی مەغریبەوە بۆ شێوم. ئێستا یاق تەکسیم بەڵێ وڵی بەپێی ئەوەی کە دەوام هەیە بڵین ڕۆژانە ئەگۆڕێ ڕۆژی وایە کە بڵین بەیانیان بم دوانی وەڕۆکە ئیشەکەم ڕۆژی وانی وەڕوانم بەیانەکە ئیشەکەم سعات 8 تقریبا 8 و نیوە ئەو ناوە. من ئیشی ماسی فرۆش نەکەم ئێمە لە سعات حوتی بەیانی وەکراوەیە تاکو 5 ئێوارە.
دێشەکەی خۆ ڕازی وڵی ڕازی مەز کاتێک کەمە کزە هەماڵەکەش کزی تێکەوت ئارە وڵای کاتێک کزە وڵایش بەعام نییە هیچگوندەکان شانە بێ مشمان نییە ئەیشانە بێ مشمانە بێت ئێستا شتێک لە ناو بازارە کە قسەی لەسەرەکرێت کاڵن ئیش کز بووە دوای ناوبڕێگە گەڕێنە وڵاتان لەگەڵمان نابن